خاکێکی بەپیت و کەش و هەوایەکی گونجاو بە جۆرێک کەم بەرهەمی کشتتوکاڵی هەیە کە لەگەڵ ئەم خاکە بەپیتەدا خۆی نەگونجێنێ. لە بژانەوەی ئەم جارەدا باز لە بەرهەمێکی کشتتوکاڵی دەکەم کە زیاتر لە 20,000 هەلی کاری ڕەخساندووە. ئامانجی حکومەت و وەزارەتی کشتتوکاڵە کە گرنگی زیاتر بە بەرهەمی ناوخۆ بدە، بە تایبەتی ئەو بەرهەمانەی کە خواستی ناوخۆ پڕ دەکەنەوە، چونکە بەپێی هەموو توێژینەوەکان بەرهەمە کشتتوکاڵەکانی هەرێمی کوردستان یەکێکن لە بەرهەمە هەرە باشەکان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاستدا. وەرزی بەرهەمێنانی پەتاتەیە لە هەرێمی کوردستان، بەڵام ئەمساڵ جیاوازە بۆ جوتیارانی ئەو بەرهەمە، چونکە بەرهەمەکەیان ئەمساڵ بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە لەگەڵ یەکێک لە جوتیارانی قەزای بەردەڕەش کە ئەزمموی 40 ساڵی هەیە لەسەر ئەو بەرهەمە گفتوگۆ دەکەم بزانم بەرهەمەکەی ئەمساڵ بە ڕێژەی سەدا چەند زیادی کردووە. ئێوە وەکو جوتیارانی ئەم ناوچەیە ئەگەر باسی بەرهەمی پەتاتە بکەن، ئێستا بەرهەمی پەتاتە لە چه ئاستێکدایە؟ ئاستی پەتاتە لە منتەقەیەمە زۆر زیاد بە تقریبان قەزای بەردەرەش تا 200,000 تن لەگەڵ قەزای شێخان بەرهەم دەهێنی لەو منتیقەی ناکوڕی پێدەلێن. داوامان لە حکومەت هەرێم هەیە زۆر هاوکاریمان بکات، ئەمە کە بەرهەمەکەمان پێڕادەگەت هەمووی پێکەوە پێڕادەگات. بەخوای سە لە منتیقەیەمە تقریبان 200-300 فەلاح بەس و پەتاتە هەڵدەکەنیت. سنوورەکەمان بۆ دابخات، بەرهەمەکەمان بۆ ساغ بکەتەوە، تەنسیقێک هەبێت نابێنی وزارەی کشتتوکاڵی خۆمان لەگەڵ وزارەی حکومەتی مرکزیەوە پەتاتەکەمان بۆ خوارەوە بڕۆت، ئەگە بۆ خوارەوەی هەرێمە نەڕۆت بەخوا پەتاتەکەمان لە من دەبینێتەوە. هاوکاریمان بکرێت بە سار ئەو مەغزەنە بەڕادەکانمان بۆ ئەوەکە بکات. زۆر جا قەدەم دەکەن، زۆر ڕۆتونمان بۆ دەبینەوە، بێزار دەبین لەوانەوە. چەند بەڕادمان هەبێت دەتوانین بەرهەمەکەی خۆمان ساکەینەوە کە بازاردا دەبەزیت، ئەمە دەتوانین خەزنی کەین. بەرهەمی پەتاتە لە هەرێمی کوردستاندا چۆن لەگەڵ خاکەکەیە گونجاوە، ئەو پرۆسانە چین کە پێویستێتی لە خاکێکە پەتاتی تیا بەرهەم بێنرێت؟ بەخوا هەموو تشتی پێویستە. منتەقەی ئێمە خاص منتەقەیەمە یەکەمین منتەقەیە وەک دەشی شارە زۆر بۆ پەتاتە، بەس هەندێک فەلاح هەموو ئالاتی نییە. ئێستا ئێمە ئیمسال بە 5-6 ئالاتی ئەوروپیمان هینا بۆ تەرەکتەرەکان هەمووی ئەوروپی بۆ هەمووی بە سیستەم ئەوروپیمان ئەوە دەکرد. خرماشەمانەوەی خرماشەمان دەکە لە پەرێزەوە دوایی بەسکە دەمان هاژت 45 سانتیم سکەمان دەبردە خوارەوە نییە کە ئەمەلی ئەوها دەدەیە کە سوبێک زۆر ئاویدا ئامبارانێک زۆر بیت ئاوەکە دەشتە خوار ناو خەتەکەەوە نامێنێت، پەتاتەکە زۆر باش دەبیت. تۆ پێم بڵێ بەرهەمەکانتان هەمووی لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە ساغ دەکەنەوە یاخود دەینێرن بۆ پارێزیەکانی خوارەوە ناوڕاستی؟ بەخوا تازە ئەوە بەڕادەگووا بار دەکەوە دەچیت بۆ کەربەلا باری کردووە، ناوەڵا خەموو دەچیت هەر لە بەسراوە وەزعی دەکەن پەتاتە. ئەمە قابلیەمان هەیە، کوردستانمان پڕ کردووە، ئێستا عێراقیش پڕ دەکەن، یعنی قابلیە ئەوە هەمان هەیە. تقریبان 450,000 تن ئەمە بەرهەم دەێنی لە کوردستانەوە، پارێکە 400,000 تنمان ئیمسال تقریبان چاومان لە 450 تن بینی. ئێستا بەرهەمی ئێوە لەم ناوچەیەدا چەنە زیاتی کردوایی 5 ساڵەمەوە پێش چەند بۆ ئێستا بەرهەمەکەتان چەندە؟ ئەمە لە پێشی 5 ساڵە لە دوونم دەمانهینە 7 تنمان دەردەینە 8 تنمان دەردەینا نیە. ئێستا ئەم ساڵە لە دوونما دەردەین 17 تن دەردەینێ، بەخوا تا 25 تنیش دەردەین ئینشاءڵڵا ئەم ساڵ. ئێستا لە سنووری پارێزگای دهۆک زۆر گرنگی بە چاندنی بەرهەمی پەتاتە دەدرێت کە بڕەکەی دەگاتە 200,000 تۆنی ساڵانە. هەر بۆیە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵیەکانەوە بەردەوام چاودێری جوتیاران دەکرێت و ئەمەش بە ئامانجی زیاترکردنی ئەو بەرهەمە. ئایا دەتوانین بڵێن بەرهەمی پەتاتە نمونەیەکی باشە بۆ بەرهەمەکانی ترکە ئەوە گرنگی پێ بدرێت؟ لە سنووری قەزای بەردەڕەش زیاتر لە 291,000 دۆنم بە کەلکە بۆ چاندن، لەبەر گونجاوی کەش و هەوایەکەی بە پیتی خاکەکەی هەر بەربوومێکی لێ بچێنی بەرهەمێکی زۆر باش دەداتێ. بۆ نمونەیەکە لەوان کە پەتاتەیە لەم چەند ساڵی ڕابردوو تایبەتش ئەم ساڵ کە بەرهەمێکی زۆر چاندراوە، ڕۆبەرێکی زۆر چاندراوە بە بەروبوومی پەتاتە، دەتوانین بڵێن زیاتر لە 14,000 دۆنم چاندراوە بە بەروبوومی پەتاتە، نزیکەی 100,000 تن پەتاتە بەرهەم دێت لەم سنوورە. خۆشبەختانە بە دروستکردنی ئەم کارگایانە دەبێتە پاڵپشتەیەکی زۆر بۆ جوتیارانمان، دەبێتە هاندانێک بۆ ئەوەی جوتیارانمان زیاتر بەرهەمی پەتاتە بچێنن. خۆشبەختانە بۆ ئەم ساڵ
لە یەکی چارەوە حکوومەتی هەرێمی کوردستان سنوورەکانی داخستووە نایەڵێ بەرهەمی دەرەوە بێتە ناوەوە ئەمەش پاڵپشتێکی زۆرە بۆ جوتیارانمانەوە و ئەم ساڵ بەربوومی پەتاتەی جوتیارانمان دەتوان هاوردەی خواروی عێراقش بکەن کە ئەمەش پاڵپشتێکی باشە وەک لە چاو ساڵانی پێشتر. سەردانی جوتیارەکان پێدانی مەسەلەن ئەم ڕێنمایانە لەسەر کێڵگەکانیان چۆنە لە لای بەڕێوەبەراتیەکەتانەوە؟ لە لای بەڕێوەبەراتەکەمان ڕۆژانەش نەبێ ڕۆژ ناڕۆژێک سەردانی چەند جوتیارێک دەکرێتن هەماهەنگیمان هەیە لەگەڵ جوتیارەکان علاقاتمان باشن سەردانی هەموو جوتیارەکانمان دەکەین و ڕێنمایی پێویستیان پێ دەدەین. پشکنی نوشتیان بۆ دەکرێت بۆ بەرهەمەکانی؟ لە هیچ مختبەرێکمان نییە پشکنی بکەین تەنها پشکنی دەست و چاوە ئۆخیلەی کە هەیە. جۆرەکانی پەتاتە لە هەرێمی کوردستاندا سیفرا، سلڤانە، لۆسیندا، فابیلا، کۆڵمبا، ئیڤۆرا، تاوڕاس، ئەلڤیرستۆن. هەر لە دەستپێکی کابینەی نوێمەوە سەرۆکی حکومەت ڕایگەیان کاری هەرە لە پێشینەیان بۆ کەرتی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری دەبێت. لە حەفتەی حوزەیرانی ئەم ساڵدا سەرۆکی حکومەت بەردی بناغەی گەورەترین کارگەی بەرهەمێنانی فینگر و جبسی پەتاتەی دانا و ڕایگەیاند حکومەت بەڵێنەکانی خۆی جێبەجێ دەکات و بەردەوام دەبێت لە پاڵپشتیکردنی کەرتی گشتتوکاڵی. ئەف پرۆژێ ئەڤر و لێرە بەرێ بنیاتەوەی تێتەدان مەبەیست کو دێ هزاران دەرفەتێت کاری بۆ جوتیار و کرێکارە لێ دەڤەرێ و لێ پارێزگەهێ دێ بەرهەڤێنیت. ئەڤە پشتیوانێکە زۆرە بۆ هەندێک و خەڵکێمە پشت خوب بەستیت و ئەم چێدی مەجبور نەبین بەرهەم و بەروبوومێت بیانی بینینە کوردستان. ئەوە دێ پشتیوانێکی زۆر بیتن بۆ هەندێ کەرتێ پیشەسازی و کەرتێ بازرگانیشت کوردستانێدا پێنگاف بەرەف پێش بچن. ئەو جوتیارێ پەتاتەکی چینیت یان گەنمت چینیت پێویستە بەرهەمێ خۆ یە دڵنیا بیت کو دێ هێتە ساغڤەکردن. بەرنامەی حکوومەتە هەرێما کوردستانی ئەو بووە کو چه نیگەرانیلنێک جوتیارێت مە نەمینە. گرنگیە بدەنە بەرهەمێ خۆ و جوورێ بەرهەمێ کو ئەو تینە بەرهەم. خەما هەندێ دانە بن کا دێ بەرهەمێ وا بەرەفکێرێکی تاندێ کی ساغڤەکرد. حکوومەت دێ پشتیوان بیتن بۆ ساغڤەکردنا بەرهەمێ وا وەرگرتنا بەرهەمێ وان و هەروەتۆف مە پەیوەندیت خۆدات گە وڵاتێت دەوروبەر و وڵاتێت دۆستێت مەش لە دەرڤە و لە ئەوروپاش مە هەمە هەولێت دای بۆ هەندێ بازارێکێ دەرڤە بۆ بەروبوومێت بەرهەمێت کوردستانێ ئەم وەببینین و سپاسیڤە پێنگاوێت باشێت هاتی هاوێتن و ئەدزانم کو وەزارەتە کشتتوکاڵیش گەلێک سەرڤێ چەندێ شۆڵ کرد سپاسیاوان و ماندیبوونەوانیشتکەین بۆ هەندێ پشتیوان بینە بۆ زێدەکردنا بەروبوومێ ناوخۆیی vê şêweyê ku me behs kirî. Û hikûmeta Herêma Kurdistanê xawenê belênêt xwe ye, me berînûke behsê hindê kir ku di derfetê karî bo xelkê xwe dirist kein û piştîvanîkirina kertê taybet û kertê havbeş û harûkariya dostêt me welatê dostêt meş vê gavê em ê dibînin ku lêre hezaran helêtkar bo xelkê vê devrê dêne rexsandin. بەرهەمی پەتاتە لە ساڵانی ڕابردوودا لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 2010 بەرهەمی پەتاتە 280,000 تۆن بووە. لە ساڵی 2019 بەرهەمی پەتاتە 340,000 تۆن بووە. لە ساڵی 2020 بەرهەمی پەتاتە 400,000 تۆن بووە. لە ساڵی 2021 ئەم ڕێژەیە بەرز دەبێتەوە بۆ 425,000 تۆنی ساڵانە. هەرچی تایبەت بە زیادکردنی بەرهەمی پەتاتەیە لە هەرێمی کوردستان وڵاتی هۆڵندا ڕۆڵێکی گەورەی هەبووە بە تایبەتی لە ڕووی ڕاهێنان و پاڵپشتیکردن و چاودێریکردنی جوتیارانەوە. ئەمەش بە ئامانجی زیادکردنی پەتاتەی پیشەسازی لە هەرێمی کوردستاندا. هەر ئەمە ژوای کرد دەرفەتێک بۆ کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان ئاوەڵا بێت کە بتوانن ئەم بەرهەمە بکەنە پیشەسازیەکی گەورە لە هەرێمی کوردستاندا.
چۆن بوو بیرتان لەوە کردەوە بەرهەمێنان لە شێوازە ئاساییەکەوە بکەنە پرۆژەیەکی استراتیجی گرنگی پیشەسازی لە هەرێمی کوردستانە؟ ئێمە لە ساڵی 2008ەوە سەردانی وڵاتی هۆڵەندەم کرد لەوێ لە ڕێگەی خزمکەوەکە کۆمپانیاکی دەستی کاری هەبوو ڕۆژانە مجموعە کرێکارێکی ئاوارەی کوردی خۆمان لەوێ دەیبرد بۆ جۆتیارەکانی ئەو ناوچەی کە مالی لەوێ بوو لەوێ لە ڕێگەی ئەو خزمە تعارفمان لەگەڵ دوو جۆتیاری نمونەی کرد بەڕاستی ئەو پێشکەوتنی کوشتکاری لەوێ هەبوو جێگەی سەرسوورمانمان بوو بۆیە داوامان لێکرد دەتوانین ئەو تەجروبەی کشتکاری لەوێ بگوازنەوە بۆ کوردستان بە هاوبەشی نێوان دوو جۆتیاری کورد دوو جۆتیاری هۆڵەندا ساڵ بۆ ساڵ بە پلانێکی باش و توکمە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کوشتکال و پشتگیری وەزارەتی کوشتکال بۆ بنەتۆی پەتاتە بۆ جۆتیانە توانیمانە ڕێژەی بەرهەم و چاندن لە کوردستان زیاد بکرێت هەروەکو دەزانن تا گەشتە ساڵی ڕابردوو نزیکەی 400,000 تۆنی پەتاتەمان هەبوو ئەمە لە کاتێکدا کە لە ساڵی 2009 تەنها 2,000 تۆن پەتاتەمان هەبوو. هەمیشە گلێوگازندەوە دەکرێت بۆ نمونام پرۆژە گەورانە دایمە سوود لە کەسانی چۆنڵی غیرە کورد دەبینن بۆ ڕەخساندنی هەلیکار لەم پرۆژانە چەنە هەلیکارتان ڕەخساندووە چەندی کووردە ئایا تا چەند جوتیارەکان چۆنڵی سوودمەند بوون لەم پرۆژەیە؟ ئەمە دەستپێکەمە هیچ جیاوازی ناکەین نێوان چ ڕەگەزێک و چ نەتەوەیەک بەڵام لەم ناوچەیە کە ئەمە تەرکیزمان لەسەرەوە کردیە هەلی کار بۆ هەموو کەسێک لەم ناوچەیە کە نیشتەجێیە بڕخسێتن ینی دەتوانین بنیسە ئەو ئاوارەکە ئاوارەی کەمپەکان کە لە شەڕی تیرۆر ئاوارە بوون نیشتەجێنە لە کەمپەکان ڕۆژانە دەتوانین لەم ناوچەیە 15,000 کرێکار دەرفەتی کارێن بۆ بڕخسێت لەوانەش عەرەبی تێدایە شەبەکی تێدایە کوردی یەزیدی خۆمانی تێدایە مەسیحی تێدایە هیچ فەرق و جیاوازی نییە. بەشێک لە بۆ بەرهێنە ناوخۆیەکان بە دوای قازانجی خێرادا دەگەڕێن ئەوە بەرهێنانەی لە کەرتی کوشت و کاڵا دەکرێت ئایا سوودی دەبێت بۆ بەرهێنانەکان یاخود چۆن بڵێن قازانجەکەی مەودایەکی درێژخایەن دەگەێنێت و بەرهێنەکان ناوخۆیەکان پێویست نیتە گرنگی بە کەرتی کوشت و کاڵی بدەن؟ بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو ئەمە وەکو خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێم تەنها پشمان بە یەک کرد دەبست بۆ داهات و زۆر لە خاوەن سەرمایەکان و کۆمپانیەکان تەرکیزیان لە پرۆژەکانی سەریع قازانج هەبووە لە کەرتی کوشتکار ڕاستە قازانجێکی درێژخایەنی هەیە بەلام بەردەوامە قازانج خاوەن کۆمپانیا خاوەن سەرمایە دەیکەتن بەڵام لە هەمان کاتەژە خێر و قازانجی بۆ خەڵکی دیکەش هێنێ وەکو کرێکارە وەکو خاوەن ئۆتۆمبیلەکانی بارهەلگرە وەکو خاوەن زەویەکانە ئەلوەکانە یعنی بە هەموو شێوەیە قازانجی بۆ هەموو کەسێک هەیە و قازانجەکەیش ڕاستە تاخیرە بەلام بەردەوامش ئەمە لێرەوە لە ڕێگەی کەنالی ئەوە داوا لە هەموو سەرمایەکان دەکەن با بەس بێت گرنگی بە کەرتەکانی دیکە بدەن بێن لە بواری کردوکالیش بکەن دڵنیایین دەدەنێن کە قازانجیشی زۆرە و خەڵکیش پێیانەوە قازانج دەکەت. ئێستا ئێوە کۆبەرهێنی ناوخۆیی ڕوئای کابینەی نوێم حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە بۆ گرنگیدان بە کەرتی کوشت و کاڵی؟ لە دەستپێکی ئەم کابینەوە هەروەکو سەرۆکی وەزیران ڕایگەیان کە ئەولەویەت و گرنگیدانی ئەم کابینێ بە کەرتی کوشت و کاڵ و پیشەسازی و گەشتیاریە بە چای خۆمانش دەبینە ڕۆژانە پرۆژەی کوشت و کاڵی و بەردی بناغی بۆ دادەنێت و پرۆژەی استراتیجی دەکرێتەوە ئەمە مانای ئەوەیە کە حکوومەت سوورە لەسەر جێبەجێکردنی بەرنامەکەیانێ ئومێدەوارین حکوومەت زیاتریش گرنگی بە کەرتی کوشت و کاڵ بدات و بە تایبەت لایەنی پەیوەندیدار وەکو دەسەی وەبەرهێنانە وەکو وەزارەتی کوشت و کاڵە زۆر لە کۆمپانیەکانی بیانی یان خۆماڵی کە ڕوو لە ئەم دەسەی دەکەن بۆ بەدەستهێنانی هەندە پرۆژەی ئەوانش بتوانن ڕووی ئەو کۆمپانیای بگوازنەوە بۆ کەرتی کوشت و کاڵ. سەبارەت بە دامەزرانی کارگا یاخود بوونی ساخانە بۆ پاراستنی بەرهەمەکان بە تایبەتیش بەرهەمی پەتاتە تا چەند گرنگە لە هەرێمی کوردستاندا؟ ئەمە باسمان کرد کێشەی جوتیار و ساکردنەوەی بەرەبوومیان زۆر زۆرە یەک لە چارەسەرکردنە ڕێگەی چارەسەرکردنەوەی دروستکردن و زیادکردنی کۆگای ساردکەرەوەی لەبەر ئەوەی لە کاتێکی کەم درونە دەست پێ دەکەت و بەرهەمان دەبێتن کە زێدەی پێداویستی ناو بازارەکانە ئەمە دەتوانین ئەو بەرهەمی ڕێژەی بەرهەم هەیە لە کوردستان بەشی پارێزگەکانی کوردستان و ناوڕاست و خواروی عێراقیش بکرێتن بۆیە زیادکردنی کۆگای ساردکەرەوە ئەمەش دەتوانیت بەرهەمی جوتیانە بپارێزیت بۆ وەختێکی کە ئەو کاتێ بەرهەمی ناوخۆیی نییە.
لە پلانی ئێمەش دروستکردنی براندێکی خۆمالی کوردەواری هاوشێوەی بەراندی جیهانی لەبەرەوەی پەتاتەکەمان پەتاتی کوالەتی زۆر زۆر باشە دەتوانین بڵێن لە ناو ڕۆژهەلاتی ناوڕاست لە پلە یەکەمەکانە لە ڕووی کوالەتیەوە لە ڕووی تەندروستیەوە بۆیە ئەمە ئاماجمان ئەوەیە براندێکی کوردستانی دروست بکەن هاوشێوەی براندەکانی جیهانی و ڕەوانایی جگە لە ناوڕاست خوارەوە ڕەوانایی وڵاتانی کەنداو بکەن کە ئێستا خواستی زۆر لەسەر پەتاتی کوردستاندا هەیە لە ئایندێکی نێزیکدا دەتوانین بڵێن پەتاتە ئەگە بتوانین بە شێوەیەکی باش پاکینگ بکەین و ڕەوانەی وڵاتانی کەنداویش بکەین. پلانتان هەیە بۆ چ وڵاتێکی بنێرن؟ بەڵێ ئێستا خواستی زۆر لەسەر پەتاتەی کوردستان و چیپسی کوردستان هەیە لەلایەن سعودیەوە و لەلایەن وڵاتی ئیماراتەوە. ساڵ لە دوای ساڵ بەرهەمێنانی پەتاتە لە هەرێمی کوردستانە ڕوو لە زیادبوون دەکات بە تایبەتی لەلایەن جوتیارانەوە. زۆرترین بەرهەمی پەتاتەش لە هەرێمی کوردستاندا دەکەوێتە سنووری پارێزگای دهۆکەوە. ئەگەر بە شێوەیەکی گشتی باز لە بەرهەمی پەتاتە بکەم لە هەرێمی کوردستاندا ساڵانە بڕەکەی دەگاتە 400,000 تۆن، ئەماش لە ساڵ ڕووبەری 28,000 دۆنم. ساڵانە لە هەرێمی کوردستاندا 25,000 تۆن بنەتۆ دادەچێندێت. زۆری بەرهەمی پەتاتە وای کردووە لە هەرێمی کوردستاندا 6 کارگەی گەورە تایبەت بە بەرهەمێنانی جپسی پەتاتە لە هەرێمی کوردستاندا دروست بکرێت. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 8 جۆری پەتاتە بەرهەم دەهێنرێت. زۆرترین هەلی کار لە ڕێی بەرهەمی پەتاتەوەیە کە دەکاتە 20,000 هەلی کار، لەو ڕێژەیەش 10,000یان ئافرەتە. قەبارەی ئەو بازرگانی کە بە پەتاتەوە دەکرێت لە هەرێمی کوردستاندا 400 ملیۆن دۆلارە. بەڵێ ئەمە تەنها نمونەیەکی بەرهەمی کشتتوکاڵیە لە هەرێمی کوردستاندا کە دەتوانێت هەم خواستی ناوخۆ پڕ بکاتەوە هەمیش بۆ خزمەتکردنی پرۆسەی پیشەسازی سوودی لێوەربگرێ لەسەر و هەمووشیەوە زۆرترین هەلی کار بڕەخسێنێت. ئەوەی تایبەت بە وەزارەتی کشتتوکاڵە لە ماوەی ئەم 2 ساڵەدا پلانی ئەوەی هەیە ئەو بەرهەمانەی خواستی ناوخۆ پڕ دەکەنەوە، ئەوەی زیاد لە خواستی ناوخۆیە بازارێکی دیکەی بۆ بدۆزنەوە و هەناردەی دەرەوەی بکەن و هەروەها هانی کەرتی تایبەتیش بدەن بۆ دروستکردنی کارگە و سارخانەی گەورە لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی لە هەر 4 وەرزی ساڵدا پێش بە بەرهەمی ناوخۆ ببەسرێت. بەرهەمی پەتاتە ئەتوانم بڵێم لە چاو بەشی زۆری بەرهەمەکانی کشتتوکاڵی گەشەیەکی زۆر باشی کردووە. لە کاتێکا لە ساڵانی 2007 و 8 ڕەنگە بەرهەمی ناوخۆیی لە 1000 تەن تێپەڕی نەکردبێ. ساڵی 2020 بەرهەمی پەتاتەی ناوخۆی لە هەرێمی کوردستان گەشتۆتە نزیکەی 327,000 تەن کە ئەمە هەنگاوی گەورەی بڕیوە لە مەسلەی دابینکردنی پێداویستیەکانی ناوخۆ. بەشی زۆری بەرهەمەکانی ئێمە هەناردەی شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق کراوە. تقریبا نتوانم بەڵێم لە 1970 بەرهەمی پەتاتەی عێراق لە هەرێمی کوردستان بەرهەم دێنرێ لەبەرەوە بەرهەمەکانمان چوو بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق. بۆیە کەرتی تایبەت تەواوکەری کارەکانی ئێمەیە بۆی کە گەشە بە شوێکی گشتی بە کەرتی کشتتوکاڵ بدرێەوە لە ناو ئەوێ نیشانە کەرتی پەتاتە ئەتوانم بڵێم هەم ئەو کۆمپانیانە لەو بوارانە کارەکەن و هەموو ئەو ژێرخانە ئابووریەی کە پەیوەستە بە کەرتی کشتتوکاڵ بەگشتیوە بە پەتاتە بە تایبەتی کارگەکانە دروستکردنی گەنجینەی ساردکەرە ناوەندەکانی توێژینەوەیە بۆ قسە و باسکردن لەسەرەمە ناوەندەکانی ڕێنماییە. ئێستا ژمارەیە کارگەی بەرچاو لە هەرێمی کوردستان کە کارەکەن لە بواری بەرهەمێنانی فینگەر لە بواری مەسلەی چبس لە پارێزگەکانی هەرێمی کوردستان کە نەک هەرێمی کوردستان بەڵکو پێداویستیەکانی شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقیش پڕەکەنەوە. بۆیە ئێمە بەردەوام لەسەر هێڵین لەگەڵ ئەو کارگانە چۆن پێداویستەکانی خۆیان لە ناو هەرێمی کوردستان بەرهەم بهێنن و هاوکار و هەماهەنگین ئێمە لە ناویانە و ئێمە یاداشنامەیەکی لێ تێگەشتنمان واژۆ کردووە لەگەڵ ئەو 6 کارگەیە کە چۆن پەرە بە ئەو جۆرانە بدرێکە بۆ پیشەسازی دەگونجن لە ناو هەرێمی کوردستان کە ساڵانە نزیکەی 250,000 تەن پەتاتیان پێویستە. ئێمە کارەکەین لەسەرەوەی کە لە ساڵانی نزیکی داهاتوو
سرجەم ئەو پێداویستیانەی خۆیان لە ناو هەرێمی کوردستان بەرهەم بێنوە چیتر پەنانە بەنەبەر دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق. بۆیە زۆر بە گرنگیەوە بەرنامە و سیاسەتیشمانەیە کە چۆن بتوانین زیاتر هەمانگی و هاوکاریان بکەین بە دانانی باج بە قەدەغەکردنی هەموو بەرهەمانی کە لە پەتاتە بەرهەمدێنە لە داهاتوودا. وڵاتانی بەرهەمێنەری پەتاتە لە جیهاندا: چین 99 ملیۆن و 144,420 تۆنی ساڵانە، هندستان 43 ملیۆن و 770,000 تۆنی ساڵانە، رووسیا 31 ملیۆن و 107,797 تۆنی ساڵانە، ئەمریکا 19 ملیۆن و 990,950 تۆنی ساڵانە، ئەڵمانیا 10 ملیۆن و 772,000 تۆنی ساڵانە، هۆڵندا 6 ملیۆن و 534,338 تۆنی ساڵانە. کۆی گشتی بەرهەمی پەتاتە لە جیهاندا 376 ملیۆن و 875,686 تۆن. بەکارهێنانی ئامێری پێشکەوتوو بۆ بەرهەمە کشتوکاڵیەکان لەلایەن کەرتی تایبەتەوە ڕۆڵی سەرەکی دەبینێت بۆ بەرەو پێشچوونی کەرتی کشتوکاڵ لە هەرێمی کوردستاندا. هەر بۆیە حکومەت هاوکاری تەواوی ئەوە بەرهێنە ناوخۆیانە دەکات کە دەیانەوێت لە هەرێمی کوردستاندا کارگەکان دابمەزێنن. هەر ئەمە ژوای کرد لەم ساڵدا سەرۆکی حکومەت بەردی بناغەی چەندین کارگە تایبەت بە بەرهەمە کشتوکاڵەکان لە هەرێمی کوردستاندا دابنێن. هەر ئەمە ژوای کردووە هانی وەبەرهێنە ناوخۆیەکان بدات کە لەو بوارانەدا وەبەرهێنان ئەنجام بدەن. چەند ئامێرێکمان هینا و چەند بنەتوێکی باشمان هینا و توانیمان چەند توێژینەوە بکەین لەسەر مەنتیقەکەی. ئەو جەشتێکمان بۆ دەرکرد کەەوە ئەو مەنتیقە زۆر شیاوە زۆر لەبارە بۆ پەتاتە و هەستاین هانی براجوتیارەکانماندا بۆ چاندن و بۆ بەرەو پێشبردننی هەم بەرهەمەکە کە بتانی باشترین بڕ بەدەست بێنی باشترین کوالەتی بەدەست بینی. خۆشبەختانە لەو بوارەدا ئێمە زۆر سەرکەوتوو بووین و توانیمان بە ماوەی 4-5 ساڵ بتوانین پەتاتە وا لێ بکەین لە کوردستان کەوا بەرهەمی لە خۆی زۆر زیاتر بیتن کەوا ئامێری نوێژ بینین هانی جوتیارەکان بدەین کەوا بە شێوازێکی نوێ و سەردەمیانە ئیش بکەن. بەڵام هێشتان لە بواری ئامێر و پێداویستەکان براجوتیارەکانمان نەگەیشتینەوە ئاستەی، بەڵام ئێمە وەکو کۆمپانیا لە ئاستێکی زۆر بەرز داینە و تەبعانەوەش هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستانیشی لەگەر بووە نابێویش لەبیر بکەین و ئێمەش هەر بەردەوامین و خۆشبەختانە ئەوڕۆ دەبینین کەوا براجوتیارەکان گرفتی ساکردنەوەیان هەیە، براجوتیارەکان گرفتی بازاریان هەیە، گراجوتیارەکان کێشەی کۆگایان هەیە لە وەختۆی پێویست بە کۆگای نەبوو چکە بەروبوومەکەت کەم بوو، بەڵام ئەوڕۆ زۆرە. بۆیە ئێمە 3 ساڵ لەمەوە بەر هەستین بە بیرۆکەوەی کەوا بتوانین ئەو پەتاتە و بەروبوومی خۆمان بەرەو پیشەسازی ببین. بۆیە هەستین بیرمانەوەی کردەوە کەوا کارگەی فنگردا بمەزرێنین و پاش دراسەکردن و پاش توێژینەوەکی زۆر خۆشبەختانە کە چەند ڕۆژی ڕابردوو بەردی بناغەیماندانا بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی کە خۆی پشتگیریەکی تەواوی کردینە، پێشتر سەردانی هۆڵەندای کردیە کە وای کرد کەوا وڵاتی هۆڵەنداش دەعمی ئێمە بکاتن. خۆشبەختانە ئەوڕۆ پەتاتە ئێمە بەربوویمەوە لە تام لە ڕنگ لە بۆن لە هەموو شتەکان تەواوە زۆر لەبار و زۆر ڕێکە. واگە سەیری بکە هەتا بە وڵاتانی تریش بە وڵاتانی ئەوروپا، یعنی پەتاتەی ئێمە تام و ڕنگ و بۆنەکەی زۆر باشتر لە مستەوەیەکی زۆر بەرزدایە، بەڵام ئەوەش زۆر گرینگە کەوا حکوومەت هاوکارمان بی کە بڕیاریشاندایە کە هاوکارمان بن باوەی بە ڕێگرتن لە فنگر لە دەرەوە بێتن و هەروەها ئێمە دەبێ هانی جوتیارەکان بدەین، هانی حکوومەت بدەین کەوا کۆگای سارکردەوە بۆ براجوتیارەکان دروست بکەن. ئەوە کێشەی زۆر گەورەیە کە لە پێشمان هەیە ئێستا و لە داهاتوش دەبیتن ووا بکەین کەوا ئەو بەروبوومەی خۆمان سەرکەوتی بۆ ئەو کارگەی ئێمە دەتوانم برێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەورەترین کارگەیە کە دادەمەزرێتن بە سەدان هەلی کار دروست دەکاتن بە زیاتر دەتوانم برێم لە 500 تا 600 نەفەری ساڵانە 12 مانگ دەتوانی کار بکاتن لەو کارگەیە.
کەواتە ئێستا حکومەت بە تەواوی پلانەکەی خۆی جێبەجێ دەکات و پاڵپشتیەکی زۆریش بۆ کەرتی کوشتوکاڵ دەردەبڕێت بەو ئامانجەی لە ساڵانی داهاتوو وەک سەرچاوەیەکی داهات پێش بە کەرتی کوشتوکاڵ ببەستێت.